دۆزەخێکی سوتێنار چاوەڕوانی دیکتاتۆرە پیرەکەی ڕۆژهەڵاتی ناوین دەکات. لە ئێستادا شەڕ لە شادەمارەکانی گردنی ئێران ئاڵاوە و دەستبەرجاری نابێت. ئیسرائیل چۆن سیمای یەهریمەنی کۆماری ئیسلامی پیشانی جیهان دەدات. زیاترکردنی کەشتی و هێزی سەربازی ئەمریکا لە جەوروبەری ئێران، مەترسی بە قوربانیبوونی لە سەودا و مامەڵەی سیاسی نێوان ڕووسیا و ئەمریکا، هەڵگەڕانەوەی کارتەکانی یاریگەکە لە لوبنان، فەڵەستین و عێراق، چاوەڕوانی تەلەبیب بۆ هێرشی لە ناکاو لەژێر فەرمانی واشنتۆندا و دەیان هۆکاری دیکە لەلایەک و ناشرین و دزێ و نیشاندانی ڕوخساری ئەو وڵاتە بۆ هەموو خەڵکی جیهان لەلایەکی ترەوە ئەو مەترسیەی دروست کردووە کە درەنگیان زوو ئەو شەڕەی لە شادەمارەکانی گردنیەوە ئاڵاوە دەیکاتە خۆڵەمێش. ئەمە چیرۆکی ئایندەی کۆماری ئیسلامی ئێران و ڕژێمەکەیەتی بەڕێبەرایەتی عەلی خامنەئی. ماوەی چەندین ساڵە ئێران و ئیسرائیل هەڕەشە لە یەکتر دەکەن و هەریەکەیان بە شێوەی خۆیان باس لە ڕووخاندن و لە ناوبردنی ئەوی تر دەکەن. بەڵام زیاتر لە ساڵێکە ئەم ڕژێمی ئێران و هەمیش ئیسرائیل بە ئاشکرا هەڕەشەی لێدەم لە یەکتر و هێرشی ڕاستەوخۆ بۆ سەر شوێنە گرنگ و استراتیژیەکانیان دەکەن. لە ڕاستیدا ئەوەندەی کە بانگەشە و هەڕەشە چالاکی میدیایی و مانۆڕی هێزی سەربازی دەتوانێت کاریگەری لەسەر ترساندن و تۆقاندنی خەڵک و دەسەڵاتی وڵاتێک هەبێت، لەوانەیە ڕوودان و هەڵگیرسانی خودی شەڕەکەش هەر ئەوەندە کاریگەری دەرونی هەبێت. جیاواز لەمانەش پیشاندانی ڕوخسار و سیمای ئەهریمەنی دوژمن بۆ ڕایگشتی و هەموو جیهان ئامانجێکی دیکەی بانگەشە و دژایەتی کردنەکانە. جا ئەم بانگەشانە پشت بەچی دەبەستن و ئامانج لێیان چییە؟ هەروەها لە ڕاستیدا بۆچی ئەم دوو وڵاتە تا ئەو ئاستە دژی یەکتری چالاکی دەکەن؟ لەم راپۆرتەدا سەرنجێکی دەخەینە سەر. بێگومان هەردوو وڵاتی ئێران و ئیسرائیل دەستگای هەواڵگری ڕاگەیاندنی بەهێز و جەماوەر و شوێنکەوتوی خۆیان هەیە و هەرکامەیان لە پێناو سیاسەت و بەرژەوەندی تایبەتیان ئەوڵ دەدەن سیما و ڕوخسارێکی دزێوی ئەوی دیکە نیشان بدەن. ڕاستی بابەتەکە ئەوەیە کە ئێران لە سۆنگەی ئایدۆلۆژیای ئاینی و مەزهەبی شیعیزمی خۆیەوە ڕۆوانگەیەکی دژە زایۆنیزمی هەیە و هەر وەک بەرپرسانی کۆماری ئیسلامی دەیان گوت کاری ناتەواوی هیتلەر ئێمە تەواوی دەکەین، بەردەوامن لە هێرشکردنە سەر ئیسرائیل. جا چ لە ڕووی میدیایی و کۆمەڵایەتیەوە بێت و چ ئەوەش کە بۆیان بڕەخسێت گولەیەکیش بەرەو تەلەبی بتەقێنن دەیکەن. بەڵام وەکو دیار و ئاشکرایە ئێران وەکو ئیسرائیل پشتیوانیەکی ئەوتۆی لە ئاستی جیهانی و ناوچەیدانیە و لە قاودانی کار و کردەوەکانی ئیسرائیل لەلایەن ڕژێمی ئێرانەوە ئەوەندەی ئیسرائیل بینەر و کاردانەوەی نییە، چونکە هەروەک باسکرا ڕژێمی ئێران لە ڕووی باوەڕ و ئایدۆلۆژیاوە دژایەتی ئیسرائیل دەکات. لە کاتێکدا بەرپرسانی ئیسرائیل با بەڵگە و دیکۆمنتەوە باس لە کردەوەکانی کۆماری ئیسلامی دەکەن و بگرە هەندێک جاریش زیاتر لە ڕادەی پێویست بەڵگەنامە و زانیاری نهێنی لەسەر ڕژێمی ئێران بڵاو دەکەنەوە. هەر ئەمەش دەتوانێت ڕایگشتی جیهان بەرەو ئەو ڕاستیە ببات کە ئیتر کۆماری ئیسلامی تەمەنی بەسەر چووە و هۆکاری ناسەقامگیری ناوچەکە و بگرە جیهانیشە. ئەمە دیوێکی شاراوەی سیاسەتی پشتپەردەی وڵاتانە کە دژی یەکتری بەکاری دەهێنن، هەم لە ڕووی ئابووری و پێشکەوتنەوە هەمیش لە ڕووی سیاسی و ئایدۆلۆژیەوە. بە کورتی دەتوانین بڵین شەڕێکی بێجەنگی ناڕاستەوخۆیە کە جەنگدانەوەیەکی زیاتری لە شەڕی سەربازی و ڕاستەوخۆ هەیە. بەڵام گرنگتر لەمانەی کە باسکرا زیاتر بۆ ئەوەیە کە ڕێگا بۆ شەڕە گەورەکە خۆش بکرێت و هەرکات یەکێک لە وڵاتانە ویستی هێرش بکاتە سەر ئەوی تر، ئیتر کۆمەڵگەی جیهانی هاواری لێ هەڵناستێ، هەروەها نەک هەر سەرکۆنە و لۆمەی نەکات، بەڵکو شەرعیەتیش وەرگرێت و لە کۆتاییشدا خۆی وەک قارەمانی چیرۆکەکە پێناسە بکات. ئەمەی باسکرا هەمان ئەو سیاسەتەیە کە ئیسرائیل کات وەزیری بەرگری ئیسرائیل بە بڵاوکردنەوەی چەند بەڵگەنامەیەکی نهێنی نێوان کۆماری ئیسلامی و حەماس پەیڕەوی کرد. کات بە بڵاوکردنەوەی نامەیەکی هاوبەشی سێ بەرپرسی حەماس کە داوای یارمەتی 500 میلیۆن دۆلاریان لە کۆماری ئیسلامی کردبوو نیشانیدا کە ئێران لە پشت هێرشەکانی حەماس بووە بۆ سەر ئیسرائیل. ئەمەش بە پشت بەستن بەم بەڵگانە کە دەخرێنە ڕوو.
لە ڕێکەوتی پێنجی 6 2021 یحیا سینوار، مەڕوان عیسا و محەممەد زەیف سێ بەرپرسی باڵای حەماس نامەیەک بۆ ئیسماعیل قائانی بەرپرسی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ڕژێمی ئێران دەنووسن و لە نامەکەتە داوای بڕەپارەیەکی یەکجار زۆر لە ئێران دەکەن. هەروەک لە نامەکەتە دیارە ئەوان داواکارن کە کۆماری ئیسلامی ئێران مانگانە بە بڕی 20 ملیۆن دۆلار بۆ ماوەی 2 ساڵ پشتیوانی دارایی حەماس بکات. ئەمەش بە مەبەستی هێرشکردنە سەر ئیسرائیل کە کۆی گشتی هاوکاریەکە لەو 2 ساڵەدا دەکاتە نزیکەی 500 ملیۆن دۆلار. سینوار و زەیف و مەڕوان ئەم نامەیەیان لە ڕێگەی نێوەندگیرێکەوە بە ناوی حاجی ڕەمەزان ناڕاستەی کۆماری ئیسلامی کردووە. دواتر کە حاجی ڕەمەزان نامەکە دەگەێنێتە دەستی ئیسماعیل قائانی و بەرپرسانی دیکەی ئێران بە 2 جار وەڵامی بەرپرسانی حەماس دەدەنەوە. جاری یەکەم و لە نامە یەکەمدا دەڵێن وەک دەزانن و پێویستی بەڕوونکردنەوە نییە بارەدۆخی ئابووری ئێمە زۆر سەختە، بەڵام هەر بارەدۆخێک بێت هەرچیەک لە تواناماندا بێت دابینی دەکەین، چونکە ئەولەویەتی ئێمە بەرەی مقاومەیە لە ناوخۆدا لە بەرامبەر دوژمنی زایۆنیستیدا، بۆیە لە سەختترین هەلومەرجیشدا ناتوانین دەستبەرداری پرۆژەی مقاومە بین. ئەگەرەوە ڕوویدا خوا نەخواستە بەمانای وازهێنان لە ئیسلام و شەریعەت و دین و عەقیدەیە و ئەمەش لە ئێمە ناوەشێتەوە و تا کۆتایی لەگەڵتانین، بەڵام لە هەمان کاتدا بۆ ئەوەی بەڵێنەکە نەشکێنین ناتوانین پابەند بین بە بڕەپارەیەکی دیاریکراوی مانگانە لەگەڵ ئێوە، بەڵام بەڵێنیتان پێدەدەین کە هەر کاتێک ئەو بڕەپارەیەمان هەبێت ئەوەی لەبەردەستدایە بۆتانی جابین دەکەین. دواتر و دوای ماوەیەک حاجی ڕەمەزان نامەیەکی دیکە ئاراستەی خودی یحیا سینوار دەکات و پێی ڕادەکەێنێت لەژێر ڕۆشنایی ئەو هەلومەرجە سەختە ئابووریەی تێیدا دەژین بۆ کەسوکاری شەهیدانی عەزیز لە غەزە بڕەپارەیەک لەلایەن دەستگای شەهیدانی کۆماری ئیسلامیەوە مسۆگەر کراوە، بەڵام باشترە لەلایەن میدیاکانی بزوتنەوەکەوە ئەم پشتیوانی و هاوکاریە باس و بڵاو نەکرێتەوە. وەزیری بەرگری ئیسرائیل بە بڵاوکردنەوەی ئەم نامانە نەکتەنیا نیشانی تا کە ڕژێمیێران پشتیوانی سەرەکی هێرشەکانی حەماسە بۆ سەر ئیسرائیل، بەڵکو جارێکی دیکە توانی ئەوە بسەلمێنێتەوە کە خەریکی ڕێگە خۆشکردن و وەرگرتنی مۆڵەتە بۆ هێرشکردنە سەر کۆماری ئیسلامی ئێران. لە ئێستاشدا و بەپێی پێشهاتەکانی ناوچەکە هیچە ڕوون و ئاشکرایە کە بۆچی کۆماری ئیسلامی دەست لە پشتیوانیکردنی گروپ و دامەزراوە میلیشیایەکانی هەڵناگرێت، چونکە ئەو ڕژێمە پێی وایە ئەگەر دەست لە پشتیوانی ئەوان و دژایەتی ئیسرائیل هەڵبگرێت ئەوە پشتی کردوتە مەزهەب و عەقیدە و ئاینەکەی. هەروەها ئەوەش ڕوونە کە بۆچی ئیسرائیل هەموو هەوڵێک دەدات تا ئەوکو هێرشەکانی بۆ سەر ڕژێمیێران دەست پێ بکات و هەلکێشی دۆزەخە سووتێنەرەکەی بکات، چونکە ڕێڕەوی داود و نەخشەنوێکی ئیسرائیل لەلایەکەوە و ڕەشە و گڕۆشەکانی ڕژێمیێران بۆ دەستڕاگەیشتن و هێرشی ئەتۆمی بۆ سەر ناوچەکە لەلایەکی دیکەوە دەتوانێت باوەڕی جیهان بەرەو ئەو ئاراستەیە ببات کە لێجان لە ئێران هەرچی زووتر ڕوو بدات هێشتا کەمە.